جناوتت ناوم بينا بقوراني ويا دشو بودوري من زرقريابي بلام تشيبكم كانت وانا ناود بينم بير بسيمانه لم ببورا لم ببورا لم ببورا لم ببورا من ناوم زیاد سعاد لساڵی 1983 دەستم کردو بەکاری هوەری لەگەڵ تیپە هوەرە میلیەکان لە شاری هەولێر. ئەو کاتە بەڕاستی دەستپێکردنی گۆرانیم زۆر بە سەدفە بوو. ئامۆزایەکم هەبوو بە ناوی فارس یادی بەخێر ئێستا نازانم لەکوێ دەژی. بەرحاڵ ئەو زۆر هانیدام کە بچم گۆرانی بڵم لە ناو خزمەکانم پیانەوە دەنگت خۆشە هەرچەندە ئەو گۆرانی وتە لە ناو خزم و عەشیرەت و کەس و کاری ئێمە شتێکی باش و جوان نەبوون. بەڵام ئەو هەر هەوڵی دەدا وەکو گەنج ئەو گەنج بۆ کاتە هەر هەوڵی دەدا کە من دەست بەکاری هونەری بکەم دیار بوو منی بە کاک جەلال سەعید ناسان جەلال سەعیدیش ئەو بوو منی برد بۆ تیپ هونەرە میلیەکان ئێتر لەسەر دەستی ئەو لەسەر یارمەتی ئەو کاتە من دەستم بەکاری هونەری کرد لەگەڵ تیپی هونەری میلیەکان کە ئەو کاتە سابر عەبدوڕەحمان مدیری تیپەکە و کاک شێرزاد سەرسپی شێرزاد محەممەد سێرەیەکی تیپی مۆسیقای ئەو بەشە بوو. سەد سایال گۆڕمەڵکەنی دەبینی هێشتا کە دڵێک ماوە ئەویش یادگاری عەشقی خودایە چونکە ناوی تۆی لێ نووسراوە جانە ببوورەکە ئاوایە جانە ببوورەکە ئاوایە وەرزی ئێمە ڕەشەبایە جانە لە هەر کوێگێ گوڵێک بڕوێ هەزاران دەرچی لەگەڵدایە. سەرجەمی گۆرانەکانم بەڕاستی نازانم چەندە چونکە زۆرم گۆرانی وت و لە هەر شوێنێک و لە هەر جێگایەک و لە کاسێتێک و لەو ڤیدیۆیەک و لەو تەلەڤیزیۆنە لەو ڕادیۆی تر دیار نییە بەڕاستی. بەڵام لە شعری زۆر شاعیران ئیستفادەم کردووە وەکو کاک عەبدوڕەحمان بێلاب ئەو کاتە سەردەستی ئەو شاعیرانە بوو کە شعری گۆرانیان داناوە بۆ من. دوایە کاک نازم دڵبەند و سەرکەوت ڕەسوول و کاک تەلعەت تاهیر و کەریم دەشتی بەدزیەوە کاری دەکرد شعرەکەی دەدا بە من لەبەر شاعیرەکانی تر فەقیرەنەوە کە گلەی لێ بکەن بۆ شعری گۆرانی داناوە دەگو بەناوی خۆت بیکە بەڵام هەر بەناوی خۆی ئێستا لەوانەیە گوێشی لێ بێ پێشی ناخۆش بێ قسە بەڵام بە هەر حاڵەوە ڕاستێکەیە. گۆرانیم زۆر تۆ بەڕاستی ئینجا لێرە ئەگەمە سەرجەمەکانی کۆکەینەوە عەدەدی نازانم بەڵام بە هەموو شێوازەکان گۆرانی وتووە لە سلوبی فۆلک و پۆپ و حەیران یعنی هەموو بابەتەکانی هونەر تەقریبەن ئەوانەی کە لە کوردستان باوە وتومە. بۆچی تا ئێستا سێدێم نییە کلیپم نییە ئەوە ڕاستی دەگەرێتەوە سەر ئەوەی کە من وەکو جارێتریش باسم کردووە بەو عشقەی بەو خۆشەی کە لە هاتمە ئەوروپا و سێدێم ئامادە کردبوو کە لێیان بردم و لێیان دزیم ترەو کاتە ئینسان بەڕاستی وەکو فارسی دەڵێن زەدە دەبێ ناخۆشە تۆ ئەو هەموو بەرهەموو ئەحساسات جارێک بدزن و جارێک کە تۆ بێ لە نوێ و دەستی بکە چکە من بەڕاستی زۆر هیوا و پلانم لە پێش بوو کە بێمە ئەوروپا چی بکەم ئەو کاتە هاتم ئەو شتم کردی تر لێیان بردم و لەبەرەوە من ناچار لەو کارە دوور کەوتم ماوەکی زۆر ئەنجا هەندێک هۆی تریش هەبوو کە من لە وڵاتێکی تر هاتم لێرە خۆم تەسلیم برادرانی هونەرمەندی تر ئەوانەی کە پیان ناخۆش بووی تر هونەرمەندی تر بێتە ئەو وڵاتی تر شکایەتیان لێ دەکردی و ئەزوا مەشاکلی زۆر و بەڕاستی هەر لەبەرەوەش بوو من ماوەکی زۆر دوور کەوتمەوە بەڵام لە ئاخر دایتر تەحملەوەنەما هاتم زارێکیکەوە دەرکەوتمەوە ئێستاش بە تەمامەوە سێدەی نوێم بەدەستەوەیە کە دەربچێت لەو ڕۆژانە لەگەڵ چەند ڤیدیۆ کلیپ
لەو گۆرانیانێک کە بۆ خۆم زۆرم پێخۆشە بەڕاستی گۆرانی تۆ هاتی بووەویش بەداخەوە گۆرانەکە بردرا پێرانە گەشتم خۆم بێڵێم یەک لە گۆرانیانە بوو کە تێکستەکەی زۆر حالەتێکی تایبەتیە بووە و کاتە لە مەهابەت دامناوە بەڕاستی بەداخەوە بەرحاڵ ئەو گۆرانیە بوو ئێستاش دێڵم تۆ هاتی ئەی نازەنینم لە دوای چی زۆر درەنگ بوو هاتی بەسەر شەمئی کوژاوە عومرێکی لە دەست چوو هیچ تیشکێک لە نووری لاوی هەرگیز لە بوونم نەماوە خاچی دڵ هەمیشە شاوە لە کاروانی ڕۆژ جێماوە بۆچی هاتی بەم ناوەختە بەسەر عومرێکی بەبێردوو بێخەبەرێ لە مووی سپی و دڵێکی لە کار کەوتوو تۆ پێشەوەی عەشقی تازە من کۆنە چیرۆکی بەزی تازە لەگەڵ تۆ ناگونجێم تۆ شکۆفە من هەڵوەری و تۆ هاتی ئەی نازەنینم لە دوای چی زۆر درەنگ بوو هاتی بەسەر شەمئی کوژاوە و عومرێکی لە دەست چوو وەکو جاران پەنجەی حەزم لەنکی عاشقت ڕەناژەنێ ناڵە و گۆرانی شەوانم تازە ڕۆیی نەتگێریێنێ تۆ هاتی ئەی نازەنینم لە دوای چی زۆر درەنگ بوو هاتی بەسەر شەمئی کوژاوە و عومرێکی لە دەست دەرچوو ئەمە یەک لەو گۆرانی خۆشانم بوو کە بۆ خۆم زۆر حەزم لێ بوو بەداخەوە کە بە نسیبی خۆم نەبوو بیڵێم ئەو گۆرانە باسیەوە تێکستەکەی باسیەوە کە کچێک کە یەکێک داوە لە کچێکەکە بۆ دڵداریە حەزی لێکە ئەم کچە و کاتە ناوێت دوایە دێتەوە کە زمانێکە کابرا پیر بووە ئیتر ینی لەو کاتە هاتووە کە بەڕاستی درەنگ بووە بەڵێ گۆڕان چەند بەسەر گۆرانی کوردی داهاتووە یا من چەند بەشدارم لەو گۆڕانە ئەوە پرسیارێکە منیش زۆر زار لە خۆم یەکەم لەبارەی تێکستەوە ئەلبەتە گۆڕانی بەسەردا هاتووە چونکە زۆر لە هونەرمەندانی ئێمە ئێستاش پێیان وایە ئەبێ شعری کلاسیک و شعری عەمیق و شعری نازانم ئەو شعرانەی کە شیعرن نە بابەتە گۆرانین ئەبێ بەکاربێن لە کارێکی هونەری گۆرانیدا ئەوە هەڵەیە لە هەموو هونەرەکانی دنیا ئیتر هونەرمەندی ئێمە هەن وەکو شتەکانی تر نازم هەندێکیان باوەڕیان بەوەیە کە شعری کلاسیک و شعری نازانم فەلسەفی و ئەو شتانە بێنن لە گۆرانە بابە گۆرانی شتێکی سادە بێت تێکستێکی ناڵێم عاشقانە بێ هەموو گۆرانێک ئەبێ ئەو ستایل لەبێ مەرز نییە بەڵام گۆرانی بێت تێکستێکی سادە بێ کابرا پەراوێز بەکارنێنێ بچێت لە دوو کەلیمات بپرسی ئەمە چیە ئەو معنای چیە تو گۆرانی بۆ وەڵێ کابرا هونەری مۆسیقا گۆرانیەکە جوان نیشاندی بە تێکستەکە ناتۆ بێنی من کابرا قوڵکەمە بۆ ناو وشەیەک کە کابرا گەنجێک ئێستا لە ئەوروپا گەڕێت مشێکی کلاسیکی شعری ناڵی بۆ بەکاربێنم ئەو تێ ناگا من پێش ئەوش لەوانێ ئامادە نەبێ بچی خۆی ماندوو کاو بچین ئەو شعرە بێنەوە پێویستیش ناکە و کارەکە کەواتە ئەو کاتە ئەو گۆرانی بۆ خۆش نابێت لە ئەو گۆرانە شیرن نابێت ئەمە لەبارەی شعرەوە لەبارەی ڕیتم و مۆزیکیشەوە ئەگەر بێت هەر ئوسلوبە کلاسیکەکەی کۆم یا هەر ئەو فۆلک موزیکە و دەفە و نازەم ئەو بابەتانە و کە بەکاردێن لە ناو مۆسیقای کوردی هەر ئەوانەیان بەکاربێنن بەڕاستی هونەری کوردی هیچ چەند ساڵ بوو چەند هەزار ساڵە بەڕێی من یا بەڕێی ئێمە کە
ئێستاش لە هەورەمان و تقریبا هەروەکو خۆی ماوەتەوە هیچ پێشکەوتنێکی بەخۆی نابێنێت ئەو چەند هزار ساڵی کە بڵێن هەبووە هەر ئێستاش هەروایە ئەگەر بێتەوە کاتان ئەوانە تێکە هوەری مۆدرن و شارستانی ئەوانە بکرا بێگومان زۆر پێشکەوتوتر دەبوو ئەو ڕەنگەش ئێستا لە هوەری کوردی ئەوانەی کە لە ئەوروپا دەژین دابێتەوە لەبەرچی لە بەرەوەی ڕۆژانە توگوێت لە MTV مۆسیقای بیانی و خەڵکی تر و خەڵکی زۆر بە زۆر دەبی بۆیە تۆ مەجبوری لەم گۆڕانکاریە بەشداربی ئەگەر بە زەعیفیش بێ لە دوورەوە خۆشت ویستم خۆشم ویستی بەدەست خۆت نەبوو بەدەست خۆم نەبوو دڵت ویستی دڵم ویستی لە دوورەوە لە دەرگای دڵت دام و هاتی وتت ناڕۆمەوە چوویتە قوڵایی دڵم و هەرچەندەکەم نادۆزمەوە تۆ ئەی کچی وڵاتی عاشق و شاری هەڵمەت و قوربانی دڵم حەیرانی دەشتی عاشقانە بە هەناسەی تۆ سەربەرزە ژیانی بەڵام خەزارە من و تۆ هەرگیز بە یەک ناگەین چارە نووسمان وڵاتێکە بێناو نیشان هەرچەند بڕۆین قەت پێی ناگەین دەربارەی ئەو گەنجانە و گەنجە نوێیانە کە تازە ئێستا دەستیان بەکاری هوەری کردو دێن بۆ لای منەوانە یارمەتی لێمە وەرەگرن وەکەوەی کە هەوڵم داوە یارمەتیان بدەم لەبارەی تێکستۆ تیان بگەنە من بۆیە تێکستەکانی سادە ئەنووسین هەمیشە من نەزانم یعنی گەنجێک چۆن بیرەکاتەوەوانەی کە لا دەرەواژین جا لەبەرەوە زۆر جارن هەتا حالەتی کەلیمە وشەکان ئەگەر زۆر کوردیەکی پەتیش بێ ئەوان تی ناگەن ئاخر ئەگەر گۆرانی بێژێکش لە وشەکە نەگەیان ناتوانێت وشەکە لەناو گۆرانیەکە بە جوانی بەکاربێنێ تو ساختە وشەیەک تی نەگەی بزوانی تعبیریشەکەی لە مۆسیقا منە نمونەم هەیە لەوانە برادرانە لەو ڕانە کە شارەکەی دەگوت هەتا جملەکە هەنی مفید نەبوو ئەگەر گوێتەگەت تی ناگەیشتی معناچێ بۆ چونکە تی نەگەیشت بخۆی هەرواشەوەتەوە بە هەر حاڵ ئەنجاوە لە ڕووی تێکستەوە لە ڕووی لەحنیشەوە یان لە ڕووی ئاهەنگەوە هەمیشە هاوکاریان دەکەم بۆی کە هوەری ئەدایی گۆرانەکە دەبێت چۆن دەبێت ئەدا بکرێ لەکوێدا تەکنیک بەکار دەهێنرێ ئەحساس هیچ کە ناتوانێت ئینسانەکە فێری ئەحساسکە بەڵام بۆی شەرحەکە ئەحساس چییە نیشانی دەی بە هوەری گۆرانی گوتن ئەمە لەبارەی ئەوانەی کە هاتونیتر چەندیش خۆیان سەرکەوتو دەبن چەندیش خۆیان بەرە ئەو ڕێگا هەنگاو دەنێن ئێترەوە دەکەوێتەوە سەر خۆیان بەشی زۆری بۆ چەند کەس تێکست و ئاهەنگم داناوە یان ئاوازممان داناوە وڵی زۆرن ئەگەر بکرێ هەندێکیان ژمێرم بەڵام زۆر بوون چونکە با بڵێن مەسەلەن بڵند گۆڤاند ئەیات هەڵمات هەردی ئاشدار چیترە نازم وڵی زۆرە نازم دڵشاد دانا ڕۆژکەریم چیترە وڵی بە هەمویانم لە وێرنێ بەداخەوە بە هەر حاڵ زەکەریا و تاڵمان بە خۆی بردوێتی من بۆ هی خۆم بۆ بەتە بردێتی بەڕاستەوەیسم ئەو گلێژ لە کاک شاڵاو بکەمە و شاڵاوی ئەو شاعیرە کە چۆن ڕازی بووە و لە ئینتەرنێت لە سایتێکا خوێندمەتە کە گوایە بەناوی ئەو شعرانە بڵاو کراتەوە چۆن ڕازی بێ شاعیرێک ئەزانێت چکەوانی ترکە نەخوێندەوارن ئەو شاعیرە ئەزانێ ئەو شتە شتێکی خراپە کە کابراایە شتێک بەناوی ئەو بکەنەوە کە هی ئەو نەبێ هیوادارم کاک شاڵاوی بەڕێز ئەو هەڵەیە خۆی چاک بکاتەوە وەڵایی غەریبی بەوەی کە زۆر شتت لێ دەسێنتەوە زۆر جاران زۆر شتیشت پێ دەبەخشێ ئێمە کە لە کوردستان بووین لەبارەی هوەری مۆسیقا و گۆرانی و بەڕاستی شارەزایەکی ئەوتۆمان نەبووە لەبەر ئەوەی ئێمە لە زمانی سەدامە سەتەلایت نەبووە مەمنوع بە زۆر شت نەمانەتوانی جگە لە گۆرانی عەرەبی باغدا یان فارسی دەورە و پشت نەمانەتوانین لە گۆرانی خەڵکی تری دەرەوە وڵات بگرین زای هوەر چۆنە اینجا لە هاتنە دەرەوەمان ئینسان ئەو شتانە فێر بوو بەڕاستی من کە هاتیمە دەرەوە لە
هەر لە ئێران و رووسیاوە تا ئێرە هەر هەوڵم داوە خۆم تربێت کەم خۆم فێرکەم بۆی کە لەزەتم لەو کارە دەبێت کاری خۆم بۆ پێم وایە چەند زیاتری بزانم ئینسان لەزەتیشی لێکە ناکارە بۆی بەسەر خەڵکی تری بفرۆشێتەوە برە منەوە ئازانمەوە زانم ناوە نیە من ئەگەر ئەوە بە ینی چەند ساڵی گۆرانیشم نەوت هەر لێرە چوم خوێندم لە سویدەوە بۆی کە حەزم لەو کارە بوو بۆیە من پێم وایە هوەری گۆرانی گوتن هوەرێکە ئینسانە بێ فێری بێت چونکە من تا لێرە نەم خوێن نەمزانی ئەو هوەرە چەندە قوڵە چەندە شتێکی زەحمەتە زۆر لە هونەرمەندانی ئێمە پێیان وایە هەر کابرا مۆسیقا لێ دەربێ ئابێ بەرزانی دەنجی خۆش بێ وانە دەنگ ئەو تارسەوتی عەزەڵاتی خۆی هەیە شوێنی خۆی هەیە بۆ تۆ تەمرینێ بکەی وەکو پەنجە وەکو هەردوو دەست کە ئینسان بەکاردێنێت لە ژەنینی ئالەتێکە لێرەوە منەواڵم ئەگەر وا بواە هەموو هونەرمەندەکانی دنیا ئەوانی کە مۆسیقا لێ ئەدەن دەنجیان خۆش دەبوو ئەوان لە جیاتی گۆرانی بێژەکان گۆرانیانەوت ڕاست دەکەوانەی کە گۆرانی بێژن ئەگەر هیچ نەزانن کابراکی مۆسیقا لێدەر لەوان چاکتر ئەزانێن بەڵام وەکو گۆرانی بێژێکی ئەوانی کاڵێن گۆرانی بێژ لە ئەوروپا یعنی هەمویان شەهادەی ئەو مەدرسەیان هەیە هەوار بەرەم بۆ کامە لای چێ بکەم سکا هەواری من گریان ژانە خدا لە دەردی دووری بۆ دڵخوای سەبووری خدا چێپانەی عاشقانە هەوار بەرەم بۆ کامە لای چێ بکەم سکامە هەواری من گریان و ژانە خدا لە دەردی دووری بۆ دڵخوای سەبووری خدا چێپانە عاشقانە ئەو ژن لە گۆرانی کوردی لە گۆرانی کوردی ژن یانە ئەو ئافرەتانێک کە گۆرانی کوردیڵێن من ڕێزم هەیە بۆیان چونکە ئافرەتی کورد بۆی کە زۆر غەدری لێکراوە زوڵمی لێکراوە لەو مەجالەشە هەر نیان هێشتا بێ وەکو پیا و خۆی نیشاندا و هوەر و لیاقەتەکانی خۆی مەسەڵیاش قودرەتەکانی خۆی بە خەڵک ڕابگەینێ بە خەڵک نیشان بدە بۆیە من جارێکیش ڕەخنەم لەوە نەبوو کە ئافرەتی کورد دەنجیان ناخۆشی ئافرەتی کورد ئیستعدادی گۆرانیان نا بەداخەوە من هەمیشە مەبەستم ئەوە بوو کە ئەحساس ئافرەتی کورد لەبەرەوەی لە پیا و فێری گۆرانیە بێ بۆیە تۆ ئەبێ ئەم شتە ڕەچاو بکەی بۆی خۆتی لە ئێستا من گۆرانی ژنێک بڵێن با بڵێن گۆرانی زۆر جاران گۆرانی فارسی تومەتەوە بە کوردیانی گۆرانی مەهەستی بوو بێ محاولم کردو لەو ئەحساسی مەهەستی لاچم ڕاستە ئەداش وەکو ئەوکەم بەڵام ئەحساسی ژنانە جیاوازە اینجا بۆیە من ئەو جارش کە باسم کرد ڕەخنەم لەوە نەبوو کە دەنجیان ناخۆشە یا دەنجیان پیاوانە مەبەستم ئەحساس بوو هەر ئەلبەتەش وایە تۆگە ئێستا بێمە من گۆرانی ئەیوەی زارا بڵێم نۆرمال لە بۆ من بەڵام بۆ ژنێک کە گۆرانی ئەیوەی زارا بڵێیان بڵێ پەرچەمت خاوە و نازانم زولفت و شتیوا بەسەر ژنێکە ئەو نازانانی لە قەرنی بیستویەکە ئەوە شتێکی جایز نییە بەڕاستی نازانێتتر ئەوەگەر کاتی خۆشی نەمانزانی وەیە شاعیرمان نەبووە شاعری ژن نەبوونە ژنەیان وێراوە بێنە ئەو مەدانە ئیتر پێویست ناکە ئێستاش لەو قەرنە بیستویەکە کە هونەرگەیشتۆ ئەو شوێنە بەرزە لە دنیا ئێمە بچین هەمان شوێن هەمان لە هەمان شوێن و بە هەمان شوێن ڕەفتا لەگە هونەر بکەین بۆیە من کە شتێکی واموت کاک ناسر ڕەزازی لە بەرنمەیەکی نازم ناوی بەرنامە کەچی بەداخەوە یا هونەرمەندە بەرزە هەڵەیەکی بچوکی کرد لەبارەی منەوە من ئەو ساژ ڕوونم کردو گوتم کاتێکی مرۆڤ ڕەخنە لە شتێکە گرێ ڕەخنە یعنی من باسی شتێکەکەم تۆ ئەیە ڕەخنە لەو قسە ئەەکەی کە من باسم کردووە تۆ نایشتی من بڵێ دەبەر شخصی تۆ بڵێ دەنگت ژنانیە و نازام چی و خۆیان ناوی منی بەو شتە هێنا بەرحاڵ ئەو ئەیتوانی لەو برادرە مۆسیقا لێدرانی بپرسی دەنجی من لە مەجای مۆسیقات چتۆنێکە دەنجی من ئاڵتۆیە دەنجی من ئاڵتۆ ئەگەر کاک ناسر یعنی بیزانی باە لەو هونەرمەندە مۆسیقا لەدراوانی بپرسی باە ئەیزانی کە دەنجی من لە ڕوانگەی مۆسیقاوە دەنجی ژن بەخۆیەوە ناگرێت گۆرانی بۆچی شارەکان یا گۆرانی تێکستەکانی ئەو گۆرانیانێ من زۆری شاری عاشقانن وڵی ترەوە تابعێکە سەبکێکە یام
نوعێکە کە من خۆم حەزم لەو بابەتەیە ئینسان عاشقە بێ لە ژیان لە زمانی گەنجی و هەتا دەژمێری بۆیە من حەزەکەمان بەڕاستی کە تۆ گۆرانی لێ هەمیشە بۆ خۆشەویستەکەت گەڕێ وەکو زۆر جاران لە وڵاتی ئێمە زۆر کاڵێن عاشق بۆ زۆر شتی بەکارن ئینا ئینسان عاشقی وڵات و نازم عاشقی خاک و ئەو شتانە ڕاستە ئەو خۆشەویستیە بەڵام عاشق شتێکی دڵداریە تۆ ناتوانێت عاشق بۆ وشە بۆ شتێکی تر بەکاربێنی ئەمە لە هەموو فەرهەنگی زمانی دنیاوە هەنجا بۆ هەمیشە محاولەم کردووە ئەو تێکستانە زۆر زۆر سادە و عاشقانە بن کە هەموو عمرێک ینی مەرز نییە و کەسە جوان بێ یا گەنج بێ مهمەوە عاشق بێ لەبارەت حەیرانەوە حەیران وەکو زۆر جارانیش ڕوونمان کردێتەوە لەبەر ئەم گۆرانی بێژەکی تر بیان لە تابعەکی تر گۆرانی وتە لە ستایلێکی تر هەرچەندەم خەڵکی هەولێرم خەڵکی هەولێر هەمیشە بتەوێت نەتەوێت بەر هەر حەیران دەکەوێت ینی خۆت پێت خۆش یا پێت ناخۆش بێ لەو وەسەتێک ئێمەژین لەو یا لەو منتیقە گردیاتێک ئێمەژین لەوێش حەیران باوە بەڕاستی بەڵام من هیچ شارەزایە کە منە بۆ کاتە بەس گوێم دەگرت بەڵام ئەوەی خەڵکی هەولێر بێ پێم وانە حەیرانوتن لە بۆی شتێکی زەحمەت بێ چکۆی حیران زیاتر ئەحساسە ئەبێ ئینسان ئەو ئەحساسی هەبێ من لە ئەوروپا لەبەر ئەوی لێرە بەڕاستی داوایان لێ کردم لە بەرنامێکە حەیران لێم ئەوجا ئەو کاتە هیچم نەئەزانی دانەیەک حەیرانم وتو کورتە حەیرانێک لە هەولێر لە تەمسیلێکی قاسپەی کەوە ئەویش مامۆستاوریا شعری لەتیف هەڵمەتی وەکو حەیران پێوتم ئەو فێری کردم ئەو کاتە گوتی وەرە ئاوا بیڵێ ئەو پارچێکی بچووکمت بیانی مەبەستمە زۆر شارەزایەکی تەواوم نەبوو لەو بارەیە بەڵام کە لە ئەوروپا بووین ئیتر کەزانیم ئەبێ بچمانە ئەو مەجالەوە لەبەری خەڵک دیار بوو هەبوون پێیان خۆش بوو کاتێکی کە من حەیرانم وت یعنی تەرەفداری هەبوو لە لایانی منەوە لە لایانی وانەوە ببوورە بۆ من بۆ منیش هەڵمدا ئەو بەشە بگۆڕم کە هەستام لە دوو ئەو هەڵەیە ئەو خەلە گەڕام بۆچی حەیران لە زمانی خۆی نەیتوانێت پێشکەوێت بۆچی نەیتوانێت جگای خۆی لە ناو گەنج و لاو خەڵکی تر ئەو تەبەقەیە بکاتەوە هەستم کرد مەسەلە تێکستەکانی زۆر قوڵە ئیلا کابرا ئەبێ زۆر عمری لەسەرەوە بێ ئەگەر گەنجیش بێ گەنجێکی زۆر 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 بتوانە و زیرای بێ عەقلی لە عمری خۆی گەورەتر بێ تا بتوانێت ئەو تێکستانە زوو هەزم کات تەحملی بکە لەبەر ئەوە بوو کە من هەستام تێکستەکانم سادەتر کردەوە و شعرەکانیشم زوو هێنا زۆر جاران لە هەرا ڕۆژە لە هۆڵندا بووم هەندێک کاک جعفەر خەیات برادێکە دیارەویش لە حەیران زۆر شارەزای هەبوو منی بەوە ڕخنە بەوە لەم دەگیر کە من حەیرانم شێواندووە لەبەرەوەیە من لە ئاخری کەلیمەکان وشەکان کە دوابەندی پێ دەڵێن قافیەکەی دەبوو ئەو شێ بێڵمەوە بۆی کە حەیرانەکە بە نوعێکی ئەوەیە کە دوایستا نمونەیەک دێنمەوە کە تەواویەکەی ئەوە بڵێم بەڵام من ئەوەشم کردو و قافیەکە وشەیەکی ترم زیاد کردو بە قافیەوە بۆ خۆی یعنی تۆ ناتوانانی من کە پێم وایە حەیرانم دەوڵەمەند کردووە فەقیریشم نەکردووە هەر لەبەرەوەشە لەو کاتێک ئێمە وتومانە لە ئەوروپا منناوە یعنی تعریفی خۆم نەبێ بەڵام ئێستا هەز دەکەم زیاتر خەڵک بەرەو حەیران وتن دەچێت لە ئەوروپا پێشم وایە ئەو چەند بەرنامە نەبوو کە بۆ ئاخرن ئەو چەند گەنجێش هەر من نەبووم ئیتر خەڵکی تریش بوو بەڵام ئەوانم بوو کە حەیرانیان شیرین کرد زانمونەیەکیش بۆ حەیرانە ئەوەیە کە ئەستا دەهێنمەوە دەیڵێم هەمووی اینجا دوایە چی دەکەمەوە لە کوێیشەکەم حەیران دەرێ بابە حەیرانەکەی من کارمام دەچی غەداری چاوەسمەرە دەوزا دەرێن بابە من لە جێژوانێ دەگەشت بە نازدارەکەی خۆم گەلە سار بوو مەیلی لە شەرە دەیگۆ هەتی ما من چای بمە تەواوێ گوندی گەمانم پێ دەکەن دەرێن ئەت و شەلی سەقەتی کۆرەی لەو هەتی مەلاوەی دوو هەندە چاو لە دەراوە دەوزا دەرێن بابە من دەمگۆ چیژە خەمێ مەخۆ سبەی نێدەنێرمەکەنداک و بابێت و داخوازێتم لە بکە دەرێم شەوێ زستانێ گەلە دوور و درێژە لۆ خۆ لە سەربالی فێ گەلە دەکەینە و سەرە و سەرایی خەتەرە جاوە مە بەست بەستا حەیرانەکەشم باش نەگوت بەهەرحاڵ لەبەرەوەی جەوەکەی هەونیا خەڵکی تر لەو لالەولات ستەماشا دەکە ئینسان زۆر ئەوە ناکەم مە بەستمەوە بکە دەرە لەسەر بالی فێ دەکەین ئەو سەرە
دەبوو ئەوان بە قسەی ئەو برادرانە دەبوو من بمگوێ بە لەسەر بالیفێ ئەو سەر ئەو سەرەکە بهێڵمەوە لە بۆ دوای ئەوەی کە بڵێم ئەو شتە عجایبەکە ئەنجا بڵێم ئەو سەر سەرە نا ئەوە نییە من ئەوەشم وتووە جا دوای دەڵم خەتەرە بۆی کە من تێکستەکەم گوت هەتا ئاخری کابراایەکسەر ڕابچێش ینی تێی بگە ڕانەوەسێ لەسەرەوەی چووکە من پێم وایە هەر ئەو شێشە وای کردێ کە خەڵک کاتی خۆی گوێی نەگرتێ و گەنج و لاو یان ئەو تەبەقانەی تر بەرەو لەزەتی حەیران نەچوون. دەربارەی ئەو سێدەی کە ئێستا وتومە هەر لەدایک نابێ و لەدایک نابێ ئەو چەند قەڕی هەسەدەڕۆیشت بە هەر حاڵ ئەو سێدەیە لە چەند گۆرانێک پێکاتەوە ئێستا 11 گۆرانێت تقریبان تەواو بووە گۆرانی شایەتیە گۆرانی جەژنی لەدایک بوونی تایە بۆ خەڵکی ئەوانێک کە بەکاردێن لە هەنگ گۆرانێکی تێدا لەسەر نیشانکردنی بووک و زاوایان دوو کەس کە کاتێک یەکتر نیشانەکە نەک زاواز نیشا و کاتێک کە وەڵای وەبزانم بۆ زەوادی شەبکە چونکە سوێن خواردنە لەو کاتێککە حەڵقە لە دەست یەکترەکەنی ئاڵقا لە دەست یەکترەکەن ئەو کاتە بووک و زاوە لە ئەوروپا ئەوە باوە سەمایەکەکەن بە مۆسیقایەکی سلۆ ئەجا لێرە هەستم کرد ئەو گۆرانیە کوردیە پێویست بە مە خۆم معنی بەڕاستی خۆشمام هەست کرد پێویست بوو بۆ یەکە گۆرانیش لەو بابەتانمدانا بەڵام ئەو سێدەیە کۆمەڵە نەوع گۆرانێک تێدا بۆی کە هەموو لایەنەکان کە بخۆم پێم خۆش بە پێم وایە بۆشایی هەیە لە خۆم لەو بەشێکە من کاری تێدا دەکەم وتومە 10 ساڵ دەبێ کوردستان بەجێهێشتووە هەولێر ئەو هەولێرەی کە هەموو ڕۆژێ من لە بەیانی و لە سعات دەینیوەڕەوە هەولێر بووم یعنی لە ناو هەولێر بووم نە لە ماڵەوە چکە لە ماڵەوە بە ئینسان زۆر لە هەولێر نیە یعنی لە هەولێر بووم لە بازاڕی لە کۆڵانەکانی لە هەموو جێگاکانی 10 ساڵە وەلو خەڵگەڵێن زۆر گۆڕانی بەسەر داهاتووە زۆر حەزەکەم لە نزیکەوە ئەو گۆرانانە ببینم بزانم ئەو گۆرانانە چین من بە تەمام لەو ماوە نزیکە بێمەوە کۆنسێری ناوەدێن ئاهەنگی ناودێنێن نازانم چێ لەوێ چ ناوێکی هەیە بەڵام لە کوردستان چەندان گۆرانی نوێ و ئەو گۆرانی کۆنەکانی شماوانێک کە هەڵبژاردە و گۆرانیەکان کە بخۆم پێم خۆشن لەو جێگایدا بەشداری لەو جێگایدا دەیڵێمەوە بە تاوان بە یارمەتی ئەو خەڵکە خۆشەویستی ئەو شارە و شارەکانی تریژ وەکو شاری سلێمانی و شاری کەرکوو من بە کورتی ڕەخنەیەکم هەیە لە گەنجانەی کە من خۆشم یارمەتیانەدەم ئەوانەی کە من خۆم یارمەتیانەدەم و ئامۆژگاریێکیشم هەیە داوای لێبوردنەکەم کەرام ئامۆژگاری چکە من هێشتا لە هونەر شتێکی ئەوەندا بەرزنی ماشەڵا بۆ خۆم بڵێ مەڵاوەندا هەتا نەسیحەتی خەڵەکەم بەڵام ئەوە تەجروبەیەکە ئینسان پێیدا چووە ئەوانەی کە مەغروورە بنچیان بەسەردێ من چەندان لەو جوان و گەنجانەی کە ئێستا من خۆم ئاهەنگم داونەتێ یان ئاهەنگمان بۆ نووسیون شعرمان بۆ نووسی یارمەتیماندۆ لە هەر بارێکی هونەری مۆسیقا و گۆرانیەوە تەمەشام کردوە بە 2-3 چەپڵە لە ئاهەنگێک بۆیان لێدا یان 2-3 کەس دێ ڕسمیان لەگەدەکە یان 2-3 ڤیدیۆ کلیپیان هەیە لە تەلەڤیزیۆنە یەکسەر ئەو هونەرمەندە خۆی لێ دەگۆڕەوە ئەزانێ بەرز بۆیتر هەر خۆی شەرمەکە بێت داوات لێ بکات و بڵێ ئەو شتم فێرکە یعنی وازانێ ئەگەر ئەتۆ چووی لە بەرنامەیە کە تۆ با بڵێن تۆ جمهورت لە من زیاتر بوو لێ یا خەڵک زیاتر تۆی وەرگرە و کاتە تۆ نوێی تۆ بۆ نی یعنی تۆ لە من باش تێکە هەزاران کە سوپەرستارن بەڵام زمارز نییە ئەوانە هونەرمەندێکی باش بن کاکەجیان ئەوانە من ئەوە بۆی ئەڵێم ئەستا من لەو مدەتە نزیکەی ئەو چەند مانگەیدا هەندە خەڵکم بینی ئەوانێک کە هاتون بەڕاستی ئەبینم زۆر مەغروور بوون و ئەوەش کارێکی زۆر خراپە و زۆر لە هونەرمەندە گەورەکانیش زۆریان ڕخنێوم لێگرن کە تۆ کاکە هەموو ئەوانت لەسەر ئێمە کرد بە ماڵ و کردت بە گۆرانی بێژ و لەسەر ئێمە و نازام چی ئەوە نییە بەڕاستی هونەر فراوانە ئەبێ ئێمە ڕێگا بەرداین بۆ ئەو گەنجانەی کە لە پاش ئێمە دێن چونکە ئێمە بەڕاستی ئەو خەڵکایەنە تریش سەلماندمان و دەسەلمێنی کە زیاتر کاکە ئەو قوتەمان نەماوە هونەر گۆڕاوە وڵات گۆڕاوە ژیان گرا دەبێ من مەجال بدەین بۆ خەڵکی تر بۆ هونەرمەندی تر ئەگەر ئێمە بەڕاستی زۆر شت هەیە لە هونەرمەندەکانی ئێمە یا خۆشمان دێن لە تەلەڤیزیۆن باسێکن وشەی بری قەدار و تۆ باسی هونەرت لێ پرسن ئەی بیت تۆ باسی خاچی کوردستان و حەزەکەم ئەو هونەرمەندانی کە لە تەلەڤیزیۆنەوە دێن کار قسە دەکەن بابەتی هونەریان پێ بێ هونەری بەس هونەری
نابی بنەوە بۆ لایەکی تر بۆی بە دووسێ قسەی بری قەدار وژە احساسی خەڵ لەگەڵ احساسی خەڵکی فەقیری کورد ئەوە بکەن کە ئەوانە بۆ قسانە خەتم بەڕاستی ئەوە ئێستا لە ئەوروپا باوی ئەوە نەماوە ئەو هونەرمەندانە ئەگەر بێت ئەو شتانە بکەن خەڵگەزانن یعنی بەچمە بەستێک ئەو قسانەکەن. پێی بڵێن توخوا کەسێ ڕۆژێ هەزار جار ناوی تۆی لەسەر لێوە بە گریان و زار پێی بڵێن عاشقێکم شێت و سەرگاردە چاوەڕێمە ڕۆژ و شەو لە کوچە و کۆڵە پێی بڵێن بەسەر هاتم کرا بە چیرۆ هەموو خاڵک دەزانن منم ماڵوێرە پێی بڵێن هەموو عالەم پێی بڵێن هەموو دنیا پێی بڵێن هەموو عالەم پێی بڵێن هەموو دنیا پێی بڵێن. دیوار و داروازەی شار ناویەوە کە نووسراوە بە خوێنی مێنی هاژار پێی بڵێن لە هەر لایێ هەورێ دەکاتە باران ئەوە منم دەبارێنم فرمێسکی ئازار و ژار پێی بڵێن دڵدارێکم لە شەو تەنیا مێنم بە یادی ئەو هەزار شەری عاشقانە دەخوێنم پێی بڵێن ڕۆژە دادێ دەمرم سەردانێ ماوە بە یادی ئەو بە هەناسەی گەرمی ئەو داژێماوە پێی بڵێن هەموو عالەم پێی بڵێن هەموو دنیا پێی بڵێن دەربارەی تێکەڵاوکردنی هوەری مۆسیقا و گۆرانی لە هێوی خەڵکی تر هی وڵاتی تر یا گۆرانی بێژی تر کە دێن گۆرانی کوردیانەوە کورد گۆرانی بە زمانێکی تر بڵێتەوە من ئەوم هەر پێ وایە لە ساڵێک کە دەستم بە گۆرانی کردو پێم وا بووە ئومیدی فارسی و ئەوانە کە هەوڵیان داوە گۆرانی کوردی بڵێن بۆچی وەکو هونەرمەند جارێ هونەر شتێکی شخصیە ئەو کابرا بیرەکات و لەوەی کە جمهورێک بخۆی پەیداکە لەو شوێنە لە وڵاتە چ لەوە خۆشتر کە تۆ لە وڵاتێکی تر بە زمانێشتر خەڵکی تر گوێت لێ بگرێ ئەوە بۆ هونەرمەندێک زۆر زەرمایی شانەزیە ئینجا ئەوە شتێکەڵایەوە دەبێت کە هونەر خەڵک لێک نزیکاتەوە ئەو شتێک کە سیاست خەڵکی لێک دوور کردوتەوە هەندێک ئەو شتانە ینی هونەر شتێکی زۆر ئینسانی و زۆر سادقانەیە لەو بارەوە ئیتر خەڵک لێک نزیکە کاتەوە پێم وانێ شتێکی خراپە من دەستخۆشی لەو هونەرمەندە کوردانە شەکەم کە وایان کردووە هونەرمەندی کوردی وڵایە هونەرمەندی وڵاتی تر زمانی تر بێن هونەری کوردی بە جوانترین شێوە بڵێن کورە سوزانم وڵا ئەها بە لە مەکات ئەوە خۆتە زیل نییە ئەوە جارێک لەوەی بووم لە کاتی ڕاوەکەی لەم ڕاوەکە کاتی ڕەوەکەی کۆچڕە و ئەمە لەوەی بووین لەسەر حدودی خانەی بووین پیرانشار لەسەر حدودی پیرانشار بووین وڵا خەڵکی ڕای دەکردوانە ئەمیش لەسەر حدود چاوەڕێی برادەرەکەم دەکرد دیار بوو خەڵک دەڕۆیش 7 ڕۆژ نانی نەخوارد بوو نازانم لەو بابەتان وەڵام منیش کچێک لەگە داشی بوو فەقیرانە دووسێ ئەویان لەسەر شانی بوو نازم چیان پێ بوو باریان گران بوو المهم باریان گران بۆڵا کچەکەش گوتی توش ڕات کردێکا زیادی گوتی مقابلەوە من گرندایزەر نیمە خوشکە وەڵا دوایە گوتی
دا ئەوەی دەناسی گوتی ناوەڵە و چێ گوتیەوە کاکتیادا کچە گوتی وەختی کاکتە ڕماشی عەمرت نەمینێ مە حەڤ ڕۆژنانمان نەخواردێ گوتم پلچی هەر لەبەر من لێ ڕاستایەوە کورە چی بکەین ئەڵێ ئەو برادرە ئەڵێ بەرنامەی تاراوێت چۆن نەبینی ئێستا وڵای لەسەر ئاو دەیبینم خۆیە بینم بەس بەرنامەکە نابینم بەرنمەیەکی زۆر چاکاوە بۆ ڕۆژەش لە یادی تاراوگای ئێمە بەشداریمان کرد باناڵێن یادێکی زۆر پیرۆزە و پیرۆزە و شێ زۆر بەکاری لە کوردستان بۆ هەموو شتێک بە هەر حاڵ بەرنمەیەکی زۆر تا ئێستا و بەرنامانە یعنی یەک لەو بەرنامانەیە لە کوردستان تێڤ کە جێگایکی تایبەتی هەیە بەڕاستیون کە بۆ تاکە بەرنمەیە کە لەرەوە لەگەڵ هونەرمەندان قسەکە و ئوسلوبێکی نوێشی دراوەتێ لە بەرەوەی کە گۆرانی بێژەکە تەنیا خۆی قسەکە ئیترە و حالەتە گەرمیەک ئەدا بە بەرنمەکە و زیاتریش ئەو هونەرمەندە ئەتوانێت شتەکانی خۆی بڵێ ئەوەی کە پێویستە بۆیە ئەو بەرنامە هیوادارین هەر بمێنێ بەخێر بێ دەمیست ئەوە بڵێم لە کۆتایی بەرنمەکە کە زۆر لە مۆسیقایەکانی کەسە دەزیم کردەوە دیدەن قادرتوانە یەکێکە لەو گەنجانەی کە گۆرانیان بۆ زۆر کەس دروست کردو ئەویش ئەو برادرە یارمەتی داوم لە گۆرانەکان لەو ماوەیەش هەندێک کەمانات توشتی ماوە مۆسیقایتری ماوە لەگەڵ دوو گۆرانی ترەویش گۆران و کاوای هونەرمەند بەشداریم لەگەڵ بکەن معنی وتم کە ئەو شتانە لەبیر نەکەم چکە ئینسان زۆر جارە ناوی خەڵک ناڵێ لێت ئەوە دەبن ئینسان بەمە بەستیش نییە بارحاڵ ئەو گۆرانیش کە تۆ جەنابتان نازەم داوت لێ کردم وایە ئەتر ئەو گۆرانیە لەسەر داواکەری جەنابەت گیانە بەو جۆرەی کە پێویست بوو گیانە بەو جۆرەی کە پێویست بوو قەدری عاشقی تۆم نەزانی